ئەم پێشانگایە پێشانگایەکی هاوبەشی نێوان هونەرمەندانی سلێمانی و جەلەولا و دیالە و کەلار و کفری. ئەم جۆرە لە پێشانگە هاوبەشانە بۆ خۆی باگراوندێکی جوان لە هونەری کوردیا جێڵێ. هەمومان ئاشنا ئاکا بە یەکتری و لە هێڵ و فۆرمی ڕەنگی یەکتری تێگەین. من بە دوو تابلۆ بەشداری کردووە. من زۆربەی ئیشەکانی ئیشی ماسکەکەم. ماسکەکان باسی ئەو ئەکەن مرۆڤەکە باسی ئێستاشە هەمومان ماسک لە ببوونەی ئەم کۆڤیدە نەخۆشی ئەم کۆرۆنەیە ماسک هەمومان ماسک استخدامەکەین. ئێمە زیاتر لە 150 فێرخوازمان هەیە کە هەفتانە مەشقەکان ئەنجامەدەندا بەشمان کردوون بەسەر 7 فئەدا هەر لە 2015ەوە دەست پێکات تاوەکو 2004 ئێمە ئەو تەمەنامان هەیە جێمان کردوون بە پێی ئەستەکان هەر 2 تەمەن و بۆ فئەیەک ڕۆژانە ئەم تەمەنانە لەگەڵ مامۆستا و ڕاهێنەری خۆیانە بەردەوام مەشقەکەن. هەفتانە دوو ڕۆژە یەکشەمان لەگەڵ چوارشەمان دوو کاتژمێر تەمرینەکەین هەر ڕۆژەی سوودێکی زۆرم لە مەشقەکان بینیوە دەستخۆشی لە هەموو مامۆستاکانمەکەم هەمویان مامۆستای دڵسۆز. هەر ئاوا دڵخۆش بین و دیسانە ئینشاڵڵا زیاتر بکە بۆی ئەم کوردستانە کە نی هەمومانە هەر ئاوا هەمیشە گەشاوە بێ و زیاتر و باشتر بە دینداری و بە خواناسی و بە ئەخلاقی جوان ئەوەدان بێتەوە. ئەمە شێوازی دروستکردنی کونجی خورمایە لە شەوگاری زستانە دروستەکەین بە تایبەتی ئێستا بارانێکی خۆشبارێ و سەرشاخانش بەفرگت پێێتی درم میوانە بەڕێزانە دانیشتون و ئاوا شەوانەکەەوە بووین و خەریکی دروستنی کونجی خورما بێت. ئەمشە بناری بەمویە نا گوندی خەتنێ و کەمدارانە سەر بە بناری بەموو.